گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی کرێکارێک لە شاری سنە. ناڕوونی چارەنووسی ئیبراهیم ڕەسوڵیان پور پاش دەست بەسەرکردن لە پیرانشار. درێژەی هێرشەکانی تورکیا و جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر کۆبانێ. کۆبوونەوەی بەردەوامی کرێکاران لە شارەداری کوت عەبدوڵڵای ئەهواز. درێژەی مانگرتنی پەرستاران لە نەخۆشخانەی لوقمانی حەکیم لە تاران. 51مین هەفتەی کارزاری نابۆ ئەعدام لە زیندانەکانی ئێران. هەوڵی خۆکوژی خالد پیرزادە لە زیندانی ئێڤین. چوونە سەرەوەی 400% نرخی دەرمان لە ئێران و پشتیوانی ژنانی ڕۆژئاوای ئاسیا و باکووری ئەفریقا لە پەخشان عەزیزی. دەست بەسەرکردنی کرێکارێک لە شاری سنە. ڕۆژی دووشەممە 24 بەفرانبار کرێکارێکی شارەداری لە بەهارانی سنە بە ناوی جەبار ئەوەی هەنگی لە شوێنی کارەکەی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر شوێنی کاری جەبار ئەوەی هەنگی لە شارۆچکەی بەهاران و ناوبراویان ڕفاندووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ناوبراو لە بەردەستانیە. ناڕوونی چارەنووسی ئیبراهیم ڕەسوڵیان پور پاش دەست بەسەرکردن لە پیرانشار. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چارەنووسی شارومەندێکی خەڵکی پیرانشار بە ناوی ئیبراهیم ڕەسوڵیان پور تەمەن 45 ساڵ پاش ڕفاندن لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی ئەو راپۆرتە ئیبراهیم ڕەسوڵیان پور ڕۆژی 6 بەفرانباری 1403 لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە شاری ورمێ ڕاگوێزراوە. ڕۆژی 20 بەفرانبار ئەو شارومەندە بۆ زیندانی نەغەزا گوازراوەتەوە و لەو کاتەوە چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. درێژەی هێرشەکانی تورکیا و جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر کۆبانێ. ڕۆژی سێشەممە 25 بەفرانبار ئەرتەشی تورکیا دەوروبەری بەنداوی تشرینی بەچڕی بردومان کرد و تروریستانی سەر بە وڵاتە لە چەند لاوە هێرشیان کردە سەر هێزەکانی سووریای دموکراتیک. بەپێی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک ئەرتەشی تورکیا لە ڕێگەی پەهباد و فڕۆکە جەنگیەوە چەند جار دەوروبەری بەنداوی تشرین و گوندەکانی دەوروبەری منبجیان بردومان کردووە. هاوکات گروپە جیهادیەکانی سەر بە وڵاتە هێرشیان کردوتە سەر شەڕوانان و شەڕێکی قورس ڕوویداوە. لە ئەنجامی ئەو پێکدادانەدا بەلانی کەم 28 چەکداری سەر بە دەوڵەتی تورکیا کوژراون و چەندین ئۆتۆمبیلی سەربازیان تێکشکاوە و 10 کەسیان بریندار بوون. کۆبوونەوەی بەردەوامی کرێکاران لە شارەداری کوت عەبدوڵڵای ئەهواز. ڕۆژی سێشەممە 25 بەفرانبار کرێکارانی شاغڵ لە شارەداری کوت عەبدوڵڵای ئەهواز بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی شارەداری کوت عەبدوڵڵا لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری پەرداختی حەقدەستی مانگەکانی خەزەڵوەر و سەرماوەز بوون و ڕایان گەیاند بەهۆی نەدانی حەقدەست لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەر ئەبن. هەروەها بەهۆی نەدانی حەقی بیمەی کرێکارانی ئەو ناوەندە دەوڵەتیە تووشی کێشەی دەرمانی بوون و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. درێژەی مانگرتنی پەرستاران لە نەخۆشخانەی لوقمانی حەکیم لە تاران. پەرستاران و کادری دەرمان لە نەخۆشخانەی لوقمانی حەکیم لە شاری تاران ڕۆژی سێشەممە 25 بەفرانبار بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی درێژەیان بە مانگرتندا. پەرستاران و کادری دەرمانی ئێران لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، زیادکردنی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، کەمکردنەوەی ساعەتی کار، پەرداختی ئیزافەکاری و کارانە و دامەزراندنی هێزی کاری نوێ بوون. 51مین هەفتەی کارزاری نابۆ ئەعدام لە زیندانەکانی ئێران. بە پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی لە بەندیخانەکانی عادڵابادی شیراز، برازجان و جوین،
ڕێژەی ئەو زیندانانەی پێوەست بە کارزاری سێشەمانەی نابۆ ئەعدام بوون گەیشتووەتە 34 بەندیخانە و ئەو کارزارە ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەستێنێت. بەندکراوانی بەشدار لە کارزاری سێشەمانەی نابۆ ئەعدام لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاند قەیرانەکانی نوێخۆ دەرەوەی وڵاتی کۆماری ئیسلامی قوڵتر بووە و دەستگای قەزایی ڕژیم دەیەوێت لە ڕێگەی ئەعدامی بەندکراوانەوە کۆمەڵگا چاوترسێن بکات. هاوکات ناڕەزایەتی چین و توێژەکانی کۆمەڵگا ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەستێنێت و لە داهاتوویەکی نزیکدا شاهێدی گەورەترین شۆڕشی ئازادی خوازانە لە ئێران دەبین. کۆماری ئیسلامی لە سێشەمەی هەفتەی ڕابردوو تا بە ئەمڕۆ 7 کەسی لە سێدارەدا و لە سەرەتای مانگی بەفرانبارەوە تا بە ئەمڕۆ 102 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئیعدام کراون. بەندکراوانی مانگرتوو لە بەیاننامەکەیاندا سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی، مهدی حەسەنی، بهروز ئیحسانی و مجاهید کورکوریان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری پەیوەستبوونی هەموو کۆمەڵگا بەو کارزارە بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام بوون. دژایەتی سدیقە وەسمەقی و نەسرین سدوودا لەگەڵ یاسای عیفاف و حیجاب. سدیقە وەسمەقی ئیسلام ناس و نەسرین سدوودا چالاکی مافی مرۆڤ لە بەیاننامەیەکی هاوبەشدا خوازیاری وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم ژنانی وەرزشوان بوون. ئەو دوو چالاکە سیاسیە لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاند گەیشتن بە کۆمەڵگایەکی دموکرات و حاکمبوونی خەڵک بەسەر چارەنووسیان پێویستیان بە کۆمەڵگایەکی بەهێز هەیە تاکو بتوانن داخوازیەکانیان دەستەبەر بکەن. دانانی ئاستەنگی بۆ کچانی وەرزشوان لە ڕێگەی یاسای حیجاب و عیفاف و جیاوازی دانان لە نێوان پیاوان و ژنانی وەرزشوان زیانێکی گەورەی مادی و معنەوی بە کۆمەڵگا دەگەێنێت. بەشێکی زۆر لە کچان بەهۆی حجابی زۆرەم لێ وڵات بەجێ دەهێڵن. ئێمە خوازیاری هەڵوەشاندنەوەی یاسای حجابی ئیجبارین و ڕای دەگەێنین کە کۆمەڵگا دەتوانێت لەو بوارەدا ڕۆڵێکی کاریگەری ببینیت و داوا لە پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب دەکەین پشتیوانی لە ژنانی وەرزشوان بکەن و لە ئاست ئەو زوڵمە لە حەق ژنان دەکرێت بێدەنگ نەمێنن. هەروەها داوا لە ناوەندە نێودەوڵەتیەکان دەکەین بە دانانی یاسای گونجاو بەر بە دانانی بربەست لە بەردەم ژنانی وەرزشوانی ئێرانی بگرن. پەیوەستبوونی دایکی دادخوازی موحسین شکاری بە کارزاری نابۆ ئیعدام. دایکی هەمیشە زیندوو موحسین شکاری لە پەیامێکی ویدیۆیدا پەیوەستبوونی خۆی بە کارزاری نابۆ ئیعدام ڕاگەیاند. هاوکات لەگەڵ 51مین هەفتەی کارزاری سێشەمانە نابۆ ئیعدام دایکی نەمر موحسین شکاری لە گیانبەخکردوانی شۆڕشی ژینە لە پەیامێکی ویدیۆیدا پەیوەستبوونی خۆی بۆ کارزارە ڕاگەیاند و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. هەوڵی خۆکوژی خالد پیرزادە لە زیندانی ئێڤین. خالد پیرزادە بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لە ناڕەزایەتی بە بێبەشکرانی لە دەرمان دەستی دایە خۆکوژی. پێشتر خالد پیرزادە لە پەیامێکی ویدیۆیدا باسی لە بێبەریکردنی لە دەرمان پێویست کردبوو ناوبراو بەهۆی وەڵام نەدانەوەی بەرپرسانی زیندان و بایەخ نەدان بە دۆخی تەندروستی دەستی داوەتە خۆکوژی و ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان کراوە. بە وتەی هاوژینی پیرزادە خالد پاش وەرگرتنی چارەسەری پزیشکی گەڕاندراوەتە زیندان. جێگای ئاماژەیە کە خالد پیرزادە مانگی خەرمانانی ساڵی 1402 لەلایەن دادگای انقلابی ئەهوازەوە بە 5 ساڵ و 8 مانگ زیندان محکوم کرابوو. دۆخی خراپی تەندروستی فاتمە سپهری لە زیندانی وەکێڵابادی مەشهەد. عەلی سپهری برای فاتمە سپهری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکێڵابادی مەشهەد باسی لە دۆخی خراپی تەندروستی ناوبراو کردووە. بە وتەی عەلی سپهری فاتمە ماوەیەک لەمەوە بەرنەشتەرگەری دڵی بۆ کراوە و نابێت لە زینداندا بمێنێتەوە. بەرپرسانی زیندان ئەو بەندکراوە سیاسەیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان و پزیشکی دڵ بێبەش کردووە. خراپی دۆخی بێداشتی زیندانی وەکێڵاباد و گوشاری بەردەوامی دەرونی گیانی فاتمە سپهری خستووەتە مەترسیەوە و ناوبراو پێویستی بە مەرەخەسی دەرمانی هەیە. بەڵام دادستانی مەشهەد و بەرپرسانی زیندانی وەکێڵاباد لەگەڵ ئەو داواکاریەیەدا دژایەتیان کردووە. چوونە سەرەوەی 400% نرخی دەرمان لە ئێران. بە وتەی چالاکان نرخی دەرمان لە ئێران بە ڕێژەی 400 لە 100 گران بووە و زۆربەی خێزانە هەژارەکانی کۆمەڵگا توانای کڕینی دەرمانیان نییە.
لە ڕۆژانی ڕابردوودا بەرپرسی ئەنجومەنی تالاسمی ئێران باسی لە گرانی و کەمی دەرمانی ئەو نەخۆشیە کردبوو. ناوبراو سەبارەت بە دروستبوونی مەترسی لە سەرگیانی تووشبوانی نەخۆشیە تایبەتەکان هۆشداری بە دەوڵەتی پزیشکیان داوە، بەڵام دەوڵەت هیچ هەنگاوێکی بۆ پاراستنی گیانی تووشبوانی تالاسمی هەڵنەگرتووە. ئەنجومەنی دەرمانسازەکانی ئێرانیش باسییان لە ونبوونی دەیان ملیارد ئەرزی بیانی کە بۆ هاوردەکردنی دەرمان تەرخانکرابوو کردووە و ڕایان گەیاندووە کە وەلانانی ئەرزی نیمایی شێرکەتەکانی بەرهەمهێنەری دەرمانی لە مایە پوچبوون نزیک کردووەتەوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە پشتیوانی ژنانی ڕۆژئاوای ئاسیا و باکووری ئەفریقا لە پەخشان عەزیزی. تۆڕی یەکگرتووی ژنانی ڕۆژئاوای ئاسیا و باکووری ئەفریقا ڕۆژی سێشەممە 25 بەفرانبار لە بەیاننامەیەکدا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی بوون و پشتیوانی خۆیان لەو بەندکراوە سیاسیە ڕاگەیان. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ئێمە ئەندامانی تۆڕی یەکگرتووی ژنانی ڕۆژئاوای ئاسیا و باکووری ئەفریقا داوا لە کۆمەلگای جیهانی، دەوڵەتەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و داکۆکی کارانی مافی ژنان دەکەین کە بۆ ڕاگررتنی سزای سێدارەی پەخشان عەزیزی کە تەنیا خزمەتی بە مرۆڤایەتی کردووە هەنگاوی جدی هەڵبگرین. پابەندبوونی ئەو چالاکە مەدەنیە بە مافەکانی مرۆڤ ڕووناکی بەخشی کۆمەلگای جیهانی بووە. لە سێدارەدانی ئەو ژنە تێکۆشەرە نادادپەروەریکی گەورەیە و چرای پێشکەوتن و یەکسانی خواز لە ئێران دەکۆژێنێتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژیت.